سڵاوتان لێبێت هاوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە هەموو وڵاتانی جیهاندا ئەگەری هەیە کە شوێنێکی نهێنی یاخود نادیار بدۆزرێتەوە و تاوەکو ئێستا چەندین ڕووداوی لەم شێوەیە ڕوویداوە و چەندین شوێنی نهێنی لە هەندێک لە وڵاتانی جیهاندا دۆزراوەتەوە. وەلەو شوێنە نهێنیانەی کە دەدۆزرێتەوە زیاتر ئەو شوێنانەیە کە دەکەونە ژێر زەویەوە. لە کاتی دۆزینەوەیان دەنگۆیەکی زۆر بە دوای خۆیاندا دەهێنن و باس و خواسێکی زۆری دەبێت لەلایەن هاوڵاتیانەوە. و منیش لەم ڤیدیۆیەدا شارێکتان پێدەناسێنم کە لە ژێر زەویدایە و هەزاران هاوڵاتی تێدا دەژێت. بەڵام ئەم شارە زۆر جیاوازە لەگەڵ هەموو ئەو شوێنە نهێنیانەی کە لە جیهاندا دۆزراونەتەوە. بەڵام پێش ئەوەی دەست بە ڤیدیۆکە بکەین بۆ ئەوەی بابەتی زیاتر لەم جۆرەدا بگرین ئەوە لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکە و بۆ ئەوەی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ببینیت ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکە. یەکێک لەو شوێنانەی کە دەنگۆیەکی یەکجار زۆری دروست کردووە بریتیە لە شاری دیرین کیو کە دەکەوێتە وڵاتی تورکیا و بە پێی زانیاریەکانی کەناڵی ناشناڵ جوگرافی بێت ئەم شارە 11 یاخود تەبەقات دەکەوێتە ژێر زەویەوە و ئەم شارە لە ساڵی 1963 دۆزراوەتەوە لەلایەن دانیشتوانی ناوچەکەوە. ئەم شارە لە ناوەوەدا ئامادە کراوە شوێنی نیشتەجێبوونی تێدایە و بە هەزاران ئافرەت و پیا و منداڵی تێدا دەژێت و لە نێو شوێنەکانی ئەم شارە چێشخانە و شوێنی مانەوەشی تێدایە هەروەک لە پێشووتردا باسمان کرد و لە هەمان کاتدا گۆڕستانیشی تێدایە و شوێنی بازارکردنیشی تێدایە و شوێنی ڕۆشن و حەسانەوەشی تێدا ئامادە کراوە و لە نێو ئەم شارەدا چەند ناوسێکی دیاریکراوی تێدا هەیە کە یارمەتی دەرن بۆ هێنانە ژوورەوەی ئۆکسجین بۆ نێو شارەکە و لە نێو ئەم شارەدا کە لە ژێر زەویە دەتوانیت زۆر بە ئارامی و بە ئاسانی هەناسە هەڵمژیات. دەرگای ژوورەکانی ئەم شوێنە لە بەردی یەکجار گەورە دروست و شێوەی ژوورەکان و دیزاینی دەرگا و شوێنە گشتیەکان بۆتە هۆی سەرنجڕاکێشانی گەشتیاران و دانیشتوانی ئەم شوێنە و ئەم شوێنە سەرەتا کە لە ژێر زەوی دۆزرایەوە هەوڵیاندا شوێنەکە باشتر بکەن بۆ ئەوەی خەڵک بە ئاسانی بتوانێت تێیدا بژێت. بۆیە دوای دۆزینەوەی ئەم شارە کرێکارەکان بە ئامێری پێشکەوتوی ئەندازیاری هەوڵی باشترکردنی شوێنەکەیان داوە و وردە نهۆمیان لە ژێر زەویەکە دروست کردووە و زیاتر شوێنەکەیان بردووەتە بە قوڵایی زەویدا. دیزاین و شێوازی شوێنەکانی ئەم شارە زۆر بە شێوەیەکی زیرەکانە دروست کراوە و ئەگەر بمانەوە بزانین مێژووی ئەو کەلوپەلانەی کە لە شوێنەکەیان لێ دروست کردووە دەگەڕێتەوە بۆ کەی ئەوە ناتوانین مێژوەکەی لێک بدەینەوە چونکە کارێکی یەکجار قورسە. لەبەر ئەوەی ئەو بەرد و ئەو پێداویستیانەی تر کە لێرەدا بەکار هاتووە گەرلیان بڕوانین دەبینین مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ کاتێکی زۆر کۆن. بە گوێرەی لێکۆڵینەوەی هەندێک لە زاناکان بێت مێژووی دروستبوونی ئەم شوێنە دەگەڕێتەوە بۆ سەدەی چوارەم کە لەلایەن ژەنەڕاڵ و فەرمانڕەوەکانی ئەو کاتە دروست کراوە. بەڵام بەپێی چەند بەڵگەیەکی تر بێت ئەم شوێنە زۆر لە مێژوویەکی کۆنتردا دروست کراوە و پێی دەچێت لە سەرەتادا تەنها زەویەکی تەخت بوو بێت بەڵام بە شێوەیەکی بەردەوام هەوڵی ئەویان داوە کە شوێنەکە زیاتر قوڵ بکەن و بۆیە بە ئامێری گەورەی ئەندازیاری بەرد و شوێنەکانی نێو ئەم شارە کە کەوتۆتە ژێر زەوی هەڵکۆڵیوە. بەپێی چەند لێکۆڵینەوەیەکی تری هەندێک لە زاناکان بێت ئەو ژوورانەی کە لە کاتی خۆیدا لەم شوێنە دروستکراون لەلایەن فەرمانڕەوای ئەو کاتی فارسەکان کە ناوی بریتی بوو لە گینێشت و هەروەها کاتی دروستکردنی ژوورەکان زیاتر لە 900 ساڵی خایاندووە چونکە لەگەڵ دروستکردنی هەر ژوورێک پێویست بوو زیاتر شوێنەکەی هەڵکەنن و لەو کاتەدا ئامێری زۆر پێشکەوتوو نەبوو تا بەکاری بهێنن. بەڵام لە ماوەی داهاتوودا ئەندازیارەکانی تر بە ئامێری پێشکەوتووەوە زیاتر شوێنەکەیان باشتر کرد و چاکسازیان تێیدا ئەنجامدا. هەندێک لە بەڵگەکانی تر ئەوە دەردەخەن کە ئەم شارە لەلایەن کەسێک بە ناوی ئاهور ئێنستاوە دروست کراوە. بەڵام تاوەکو ئێستا هیچ بەڵگەیەک نییە کە بە تەواوی بیسەلمێنێ ئەم شوێنە لەلایەن ئەو کەسەوە دروست کراوە و مەبەز لە دروستکردنی ئەم شوێنە لە پێناو پاراستنی سەلامەتی خەڵکی ئەو کاتەوە دروست کراوە چونکە لەو کاتەدا باو باران و ڕەشەبا زوو ناوچەکەی لێوێران دەکردن. خەڵکیش بۆ سەلامەتی گیانی خۆیان هانایان دەبر بۆ نیشتەجێبوون لەم شوێنەدا. ئامانج لە دۆزینەوەی شارێکی لەم شێوە
ئەوەیە ئەوەیە گەر هات و وڵاتەکە کەوتە ژێر فشاری باو و بارانێکی زۆر ئەوە خەڵکەکە بۆ پاراستنی گیانی خۆیان دەتوانن بێن بۆ ئەم شارە چونکە ئەم شارە دەکەوێتە ژێر زەویەکەوە وەکو لە پێشتر باسمان کرد و هەر بەو هۆیەوە باو و باران ناتوانن زیانی پێ بگەێنن و بۆ ئەوەی زیاتر لەوە دڵنیا ببینەوە کە خەڵکی نێو ئەم شارە بارودۆخی ژیانیان لە سەلامەتیدایە ئەم شارە لە ناوەوە بە شێوەیەکی تۆکمە و بەهێز لە بەردی زۆر گەورە دروست کراوە و هەر بەردێک لەو بەردانە کێشیان 50 کیلۆگرامە ئەم شوێنە بۆتە هۆی سەرسوڕمانی زۆربەی زاناکان لەبەرەوەی گەر لە چەند ڕوویەکەوە لە شارەکە بڕوانین دەبینین کە هەندێک ناوچەی بە شێوەیەکی ترسناک دروست کراوە بەڵام لە هەمان کاتیشدا ڕێوشوێنی سەلامەتیان بۆ هاوڵاتیان گرتۆتە بەر و ئەم شارەی دیرینکی و یەکێکە لەو شارانەی کە بۆتە هۆی سەرنجڕاکێشانی زۆربەی زاناکانی دنیا سوپاس بۆ سیرکردنی ڤیدۆکە ئەگەر هاتو ڤیدۆکەت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکە بۆ ئەوەی بابەتی زیاتر لەم جۆرە بڵاو بکەینەوە و ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن چونکەوە گەورەترین پشگیریە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروەها ڤیدۆی زیاتر و جوانتریشتان بۆ دابگرین و هەروەها زۆریش سوپاستان دەکەم ئەگەر ئەم ڤیدۆیەمان لەگەڵ هاوڕێکانتان بۆ شەیر بکەن و ئینشاءالله ڤیدۆکەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بووەوە تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.